ئەگەر خوای گەورە لێمان قبوڵکە من ئەمە لە بەرچاوم ڕۆشن بۆ من ئیشم لەسەر ئەمە کردو بۆ ئەمەش هەفتا کتێبم زیاتر نووسیوە ئەم کتێبانە کەوێتە بەردەستان بەڵام ساڵی نوێی 2018 بە پشتیوانی خوای پەروەردگار بەتەمام پلانەکەم بەم شێوەیە بڕاتە پێش بە دەستگایی هیوادارم ببێ بە کۆمەڵکاری جارە من هەروەکو مەدرسەیەکی فکری ئەم شتانە ڕوونەکەمەوە بۆ ئێوە من نازانم ئایا ئێوە ئەتوانن یا منیش لەگەڵتانە ئەتوانین ڕۆژە لە ڕۆژان ڕێکخراوانە دەستگایانە کۆمەڵکارانە بتوانین بجوڵین ئەوە بێ بمێنێتەوە بۆ پێگەیشتنی خۆمان و ئێوەش هەروە بەڵام لە 2018 بە پشتیوانی خوای پەروەردگار بەرنامەکانی من ئاوا بن ئەو کتێبانی کە من نووسی و من لە مەیدان و بواری زۆر جیاوازان یەکێک لەوانە زانستی شەرعیە ڕۆشنبیری زانستی شەرعیت فێرەکەمەوە بە دامەزراندنی خوێندنێک پێوترێ زادی واتە زانکۆی ئازادی دراساتی ئیسلامی مختصەرەکەی زادی ئەمە سێ مەرحەلەی مەرحەلەی یەکەم ئامادەی ئامەدی ئیسلامی سێ پۆلە پۆلی یەکەم 17 کتێبە خوێنی پۆلی دووەم پۆلی سێم 40 کتێبە خوێنی لەم کتێبە دوای مەعهەد ئیمامی بن تەیمیە 2 ساڵی ترە خوێنی دوو مەرحەلەی تر مەرجینە ساڵ بێ دوای ئەوە تەخەسوس وەرەگری یەکەمە بێ چالاکوان دووهەمە بێ شارەزای ئیسلامی سێهەمە بێ بە پسپۆری ئیسلامی چکە لێرە تایبەتمەندێتی وەرەگری وەکو تەخەسوسێکی ماستەری لێت ئەمە ئەگەر لەگەڵمانە پشو درێژ بی و بڕۆی ئێمە موقعی خۆمان هەیە ئامادەی ئامەدی ئیسلامی لە ساڵی 2018 پشتیوانی خوای گەورە پێش ڕەوتریەکەین ئەم ساڵ هێنامان طبعاً پێشتر هەمان بووە زیاد لە 200 تەلەبە امتحانی تیادا و پێگا ئێمە ناپرسین تۆ چێی تۆ لە خۆتەوە ناوێکت لە خۆت ناوە ئێمە تعامل لەگەڵ ئەم ناوەکەین ئەڵێ امتحانە دەم بەڵێ سعات ئەوەندە امتحانەکە و سوالت بۆ دێ امتحانەکە ئەدەی ئێمە ناپرسین تۆ مخابراتی سەر بە پارتی سەر بەیەکێتی دیندارێکی بە تەقوای هەرە تێ ڕۆشنبیری وەرگریە ئەتەوێت لەگەڵمان بکەویتە ڕێ چونکە ئەوە علمی شەرعیە و مافی هەموو کەسێکە وەری بووێ ڕۆشنبیری علمی شەرعی ئێمە ناڵێن علمی شەرعی دەدەینێ بەڵام لە هەمان کاتە ئەزانی ئەرکانی ئیمان چییە فێرەبی فکری ئیسلامی چییە فێرەبی قورئانەوانی چییە تەجوید چییە تەفسیر چییە ئەوانە نموذەجی فێرەبی فقه چییە و بە دەلیلەوە چییە فێری مەذهبەکانە بی هەر لەم مەرحەلانەی کە پێگەی تۆ لانی کەم لەم 3 ساڵەیە لەم 3 قۆناغەیە عیبادەتەکانە خوێنی شایەتمانە خوێنی وەکو فکر بەڵام ئەحکامەکانی تریژە خوێنی دیسان وەکو فکریش وەکو ئەحکامی شەرعیشیان خوێنی واتە ڕۆژ و زەکات و حەج و طبعا نوێژەکە شەروە ئەمە خوێندنێکە ئەگەر خوای گەورە لێمان قبوڵکە من 40 کتێبم بۆ ئەم مەرحەلەیە نووسیوە ئەم 40 کتێبە ئامادەم کردو نەک بڵێم نووسیمە چکاندێکی خۆم نین ئەم 40 کتێبە تۆ لێرە پێویستە ئەگەر لەگەڵمانەکەویتە ڕێ ئەتەوێ ڕۆشنبیری دینیت زیادکە پێویستە لەم کتێبانە بخوێنی ئەمە لە ساڵی 2018 احتیمامێکی زۆرتری پێدەین و بە حەول و قووەتی خوا وەکو جامعاتێکی ڕاقی امتحانەکەشت زۆر ناخایەنێ وەڵام دانەوەکەشت ئاسانە ئەو کاتە چونکە بەڵێو نەخێرە یان سەحوە یعنی ڕاست و هەڵەیە یا شتەکان هەر ئاوا ئەلکترۆنین وا تەرتیبە بێت کە ئەگەر امتحانەکەتدا آخر نقطە خۆتە زانی ئیتر چونکە بۆ نمونە هەرێکی 20 ثانیە لەسرە 20 ثانیە بێت جوابەکە بدەیتەوە دوای نەتیجەکە دێتەوە بەردەستی خۆت خۆشە دەزانی چەندت هێناوە ئەمە یەکێکە لەوانەی کە دامان مەزراندوە بە حەول و قووەتی خوای پەروەردگار لەسەری بەردەوام ببین ئەگەر من زیندوو بمێنم یا بمرم چونکە زیندوو بمێنم هەر بەردەوامە بم لەگەڵیانەوە وەکو سەرپەرشتیار ئەگەر بژمرم ئیشەکە ئەڕوات چونکە مەنهەجەکە هەمووی کتێبەکانی چاپ کراون و ئامادەیە و PDF و لەسەر ئینتەرنێت و تۆ توانی دای بەزێنین توانی بۆت بنێرین توانی بۆت کۆپیکەین ئەگەر لە شوێنە گەژیت کە پۆست ئەدگاتێ بە پۆستەوە دەنێرین لە ئەوروپا ئەوە یەکەم بەم شێوە لەگەڵتانە ڕۆ بۆ فێربوونی ڕۆشنبیری شەرعی زانستی شەرعی دووهەم وەڵامی ئەحکامە شەرعەکان موقعێکمان هەیە بە ناوی زادی ڕێمان ئەگەر ئەو خوای پەروەردگارە لێمان قبوڵکە من مەوسوعەیەکی فقهیم نووسیوە تا ئێستا 14 مجلدی نووسیوە ئەحکامی نوێژەکان زیاد لە 3000 لاپەڕێ هەندێکتان بەرجی یەکەمی بینیوە کە نزیکی 1000 لاپەڕێ ئەویش چاپکراوە الحەمدلە دوو بەرجی تری ئاوا ئەنجا نوێژەکە تەکمیلا بێت دوای ئەو دێت سەر زەکات و ئەنجا ڕۆژ و ئەنجا حەج 6 مجلد ئەمەیانە ئەنجا دێتە سەر معاملات و دێتە سەر هاوسەرگیری و دەستلێک بەردان زەواج و تەلاق و ئەنجا دێتە سەر پۆشاک و جوانی و خۆراک و
ئەحکامەکان و حدود و هەتا جیهاد و تاکو ئەوانی ترنجا ئەخیرەکەی میراتە کێشتا نەمنووسیوە. بمجموع لانی کەم 14 مجلد ئەکەوتە بەردەستت بە تایبەتیش نووسیمە بۆ مەلا گەنجەکان و کەسایەتی ئیسلامیەکان بۆ ئەوەی فقهی ئیسلامیت بە دەلیلەوە بە بەراوردی عولەماکانەوە لە بەردەستاوی. ئەمەشم بۆ ئەوە نووسیوە بۆ ئەوەی ئەو کەسەی لەگەڵ ئێمە ئەکەوێتە ڕێ سەری لێ تێک نەچێت لە فقه، چونکە تۆ هەر لە قەسر و جەمعا بۆ نمونە لە نوێژە 90 دەلیلی لەسەر هەیە، 90 ڕەئی لەسەر هەیە، 18 تۆ ئەبێ یەکێکیان تەرجیح بەمانە بدەیت. وەختێک کە من بۆم تەرجیح پێدای وتومە ئەمە ئیمامی فڵانی وای فەرموو دەلیلەکان ئاوایە، ئەمە دەلیلی ئەوانەیانە، ئەمە حەدیسەکەی زەعیفە، ئەمە صەحیحە، هەموو احتیمادان کرد سەر ئەوانەی ئەلبانی ڕەحمەتی خوای لێبێ. دوایەوەم بە پوختەکراوی پێت دەڵێم من پێم وایە ئەنجا خەتێکم بەژێرایەنا و ڕێیەکی خۆمم داوە. لەبەر تۆ وەختێک دێ سەرباسی قەسر و جەمع مەسەلەن یا لە میراتە یا لە معاملاتە لە ڕیبایە لە حدودەکانە لە تاوانە لە عیباداتە لە حەج لە هەرچی ئەحکامێکی شەرعی هەبێ ئەو مجلدە کتێبانە بە حەول و قووەتی خوای پەروەردگارەگەر ئێوەش هاوکارمان بن لە ساڵی 2018 بە چاپکراوی بەڵکو بتوانین بیگەینینە دەستە. ئەوە کەوابوو یەکەم خوێندنێکی شەرعیتان ئەخەمە بەردەست بە حەول و قووەتی خوا، دووهەم ئەحکامی شەرعی بۆی سەرتان لێ تێک نەچێ ئەو فەراغە فقهیەی کە هەمانە مەدخەلیە لە پڕیەکەمەوە مەلای نەخوێنەوارە لە پڕیەکەمەوە مەلای ئەو قافی لێزان و چاواشەکارە لە پڕیەکەمەوە على الأقل فقهێکی ئیستیدلالیمان بەم شێوەیە نووسیوە کە لە بەرچاوت بێ. خاڵی سێهەم کەناڵی شاهیدانەکەیە کە بە حەول و قووەتی خوا بەردەوامە بین و لەم مەوقعەوە ئێستا چەند بربەستیشمان لە ڕێگایەدانن. هی ئەوە نییە بربەست لە ڕێگایەدان ئەگەر خۆت ئیرادەت هەبێ، چونکە ئیلا مەگەر بمگرنووەکو جاران مەسەن لە زیندان بم و من دەنگم نەگا بە کەس ئەجینە مواجهە هەرێ مناڵان ئەگەر هاتن دەنگ هەر بە مباشر خێر مباشر هەر ڕاب هەر بڵاوە بێت. ئێستا چین بەو گەورەی خۆی، سعودیە بەو دیکتاتۆری خۆی، ئێران بەو مەزهبە کەڕە مەزهبی خۆیەوە کە دژ بە محارزەی خۆیانن، نەسین نە ئێران نە سعودیە ناتوانن ڕێگا لە فەیسبوک بگرن، ناتوان ڕێگا لە ئینتەرنێت و لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بگرن. لەبەرەوە خەڵکێک ناتوانێت ڕێگا لە من و تۆش بگرێ، هەر چەند دیکتاتۆر بن ناتوانن، هەر چەند لێزان بن چەند پارە بدەن پارەدەن ئەیکوژێنەوە ئەمە لابن ئەوە سووتێنن ئەو مەوقعداخن، بەس تۆ ڕێگا لە ناگیرە بەردەوامەکرێتەوە. و ئەو بەڕێزانش ئەو عەزیزانش کە هاوکارمان بوون هەموو خۆبەخشانە هاوکارمان بوون، بە تایبەتی نزیکی 25 پەیجی زۆر محتەرەم کە لایکیان زۆر زۆرە، ئەوانە بەردەوام هی ئێمەیان بڵاو کردوتەوە، یعنی لە پیاوەتی و چاکەی خۆشیانە لەوەیە کە گومانیان باش بە من بردو وایان زانیو کە من قسەکان حەقە و کە ئەیکەم و لەبەرەوە پێویستە باڵپشتم بن، بڵاویان کردوتەوە، ماڵیان ناودان بێ خوای گەورە پاداشتی خێریان بداتەوە. ئینشاڵڵا بەردەوامیشە بین و چاکتریش لە 2018 پلانی باشتری وەدانین، ئەزمونمان باشترە. کەناڵەکە 6 مانگ چەند ڕۆژێک کەمە کردومانەتەوە، فێر بووین چۆن کەناڵێ بکەینەوە. بەڵێ ئۆنلاینە ئێمە پارەیەوەمان نییە بیکەین بە سەتەلایت ئاسمانی بێ، بەڵام لە ئۆنلاینەکەەوە خۆگەیشتەوە 400,000 کەس 500,000 کەس. ئیمامی بن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێت لە بیرێکە سجنیان کردبوو، ئەو کەسانەیە هاتنە سەری بیرەکە و پرسیاریانە کرد و مواجهەیانە کرد، دیداریانە کرد، 12 کەس بوون، پرسیاری 12 کەسی جواب بدایە. بەڵام نە ئیمامی بن تەیمیە و نە سەید قوتب و نە بوخاری و نە زەمەخشەری و نە سەعیدی نەورەسی و ڕەحمەتی خوایان لێبێ، ئەوانە هەمووی تاک کەسی مردن، بەڵام مەدرسەکانیان بەرفراوانە. ئەگەر خوای پەروەردگاریش ئیرادەی لەسەر بێ، ئەفکاری ئێمە و دید و تێڕوانینی ئێمە و پێناسەی ئێمە ئەڕوا بڵاوە بێتەوە. عەزیزانێکی زۆر هەن مزەحین و بڵاویەکەنەوە شەو ڕۆژ خەریکن تایە. هیوادارم لە دژی تاغوتانی ئەمریکی و نەروێجی و ئێرانی و پارتی و یەکێتی کە منیان لە ئێوە کردو ئێوەشیان لە من کردووە بتوانین هیمەتێکی زۆرتر بکەین، ساڵی 2018 ئەوەندە قەڵەباڵغی بکەین حتاکو ئەوان چاوشۆڕە بن، ئەوان زەلیلە بن، ئەوان لە پەناوی ئەو حەقەیە، ئەوان دەسەڵاتدارن، قووەتیان هەیە. نەرویجی توانێت من سجن کاتەوە بە فیتێکی تر و فیتنەیەکی تر، تۆمەتێکی تری سەخیف ئەمجارە بۆ 63 ئەمجار بچمەوە دادگا، بەڵام ناتوانن بەری ئەو حەقە بگرن کە باوەڕمان پێی هێناوە. ئەوە حەقێک ئێمە لەسەر ڕێبازی پێغەمبەرانە ڕۆین سەلامی خوایان لێبێ. بۆیە زۆر زەروریە کەناڵی شاهیدانەکەش دیسان باس یەکەمە زانکۆی ئازادیەکە یان دراساتی ئیسلامیەکە زادی
ئەوە ئەەکەینەوە بە دراسەکردنی ڕۆشنبیری علومە شەرعیەکان مەرحەلەی یەکەم دووهەم سێهەم ئەڕۆیتە پێشەوە ئەوە بە حەول و قووەتی خوا تاوان لێ دێ دڵنیاشم لەوە چونکە تەجروبەی خۆشمە و چەند جاریش بەشدار بووم لە داڕشتنی منهەجی خوێندنگاکان لە پاکستان و ئەفغانستان و ئەمانە ئەگەر خوای پەروەردگاریش لێمان قبوڵ بکە وام داناوە کە تۆ ئەگەر پۆلی سێهەمی ئامەدی ئیسلامی تەواو بکەی لەگەڵ ئێمە 40 کتێبەکە مسەقەفتر دەرچی لە خریجی ئەزهەر و لە خریجی جامیعەکانی عەرەبستانی سعودی هیچ لەوان کەمتر نابی مطلقاً ئاسانکاریشی بۆ کراوە مشەرحیاتیشی هەیە قوت شەرحەکان گوێ لێ ئەبێ و ئەیخوێنی امتحانی تیادی ئەمە بۆ ڕۆشنبیری شەرعیە دووهەمیش وتم ئەحکامە شەرعەکانت لە بەردەستە ئەبێ بۆی بزانی حکمی شەرع لەو ئیشەیە چۆنە کە ئەیکی پرسیاری شەرعیشت هەبێ لەوێ پرسی سێهەمیش کەناڵەکە لە 2018 بەرنامەجەکانی ئەگۆڕین بە حەول و قووەتی خوا ئەم جارە لەوانەیە پێویست بەوە نەکەم من بەرنامەجی تەندروستی باش و باسی خۆراکەکان بکەم ئەوەی تر تۆ توانین لە شوێنی تر جۆ بگری یا باسی ئادابەکان ئەم جارە ئەمەوێت لە 2018 بە پشتیوانی خوای گەورە سرد لێ نەشێوێ لەوەی وەلی ئەمر چێ من ئەم جارە ئەوانەت بۆ تەرحەکەمەوە کە پێوترە فقی دەستوری بەشداری سیاسی ئەلمانی و ئیسلامی بۆ تەقیمەکەمەوە لە وڵاتە ئیسلامیەکانە زەرەر و نەفعی چی بوو بۆی تۆ لە بەرچاوت بێ هیچ لایەنگەری هیچ تەرەفێکیشی نابم چونکە بۆ خۆم هەڵوێستێکی ترم هەیە لەسەری بەڵام من وەکو ئەمیندارێک هەردوو لە ڕەئیەکانت چۆن لە فقهەکەیە لە ئەحکامی نوێژە بۆ نمونە وتم ئەمە ڕەئی حەنەفیە ئەمە شافعی ئەمە مالیکی ئەمە حەمبەلی و دەلیلەکانیان ئاوای و ئەی خەمە بەردەست دوایەڵم من پێم وایە ئاوابێ بەڵام من هەڕی خەمە بەردەستی خۆت کە تێبگەی بۆ نمونە بەشداری سیاسی ئەنجا دێمە سەر وشەکانی بەیعەت و خلافەت و حاکمیەت و وەلی ئەمر و ئەنجا جیهاد و ئەم جۆرە شتانە کە مصطلحاتی ئیسلامین یەک بە یەک ئەمانە لەگەڵتانە شەرحەکەمەوە ئینشاءڵڵا ڕۆشنبیریەکی تری ئەو بەریشت هەر بەردەوامە دەمەوە چونکە ئێمە لەوەی ئەلمانیەکانیش ناترسیم باست بۆ ئەەکەمەوە لە ئەلمانیەتە حرەکەتکردن و حیزب و دەوڵەت و سیاسەت و دەستور و یاسا و دەسەڵاتەکان چۆن جوداکرێنەوە لە یەکتر و تەوزیع بن اینجا ئینتیخابات و مەسەلەی مافی ژن و مافی ئینسان و ئەمانە هەمووی لەوانەش باس لەوەشەکەم و باس لەمانەی تریژەکەمە بە زنجیرە دەرسێکی نوێ ئەم جارە بە پشتیوانی خوای گەورە ئاوا دێمەوە خزمەتتان بە پشتیوانی خوای پەروەردگار لەگەڵتان نابم ئێوەش هەروەها پێکەوە ئەبین پشتمان بگرن بە حەول و قووەتی خوا و ئەو خوای پەروەردگارش پشتمان بگرێ ئینشاءڵڵا دڵسۆزیشتانم خیانەتیشتان لێ ناکەم پێشم ناخۆشە کە دوورم لێتان بەڵام الحەمدلله کە عەلە لەقەڵ دەنگ و ڕەنگمان نەگا بە یەکتری و بەردەوامیشم لەگەڵتانە لە پەیجەکانەوە گوێ گرمەوە لێتان پەیجی فاتحکرێکارەکە گرنگ بوو کەوە نامەتان نەنارد و من وەڵام مەدایەوە هەروەها پەیجەکانی تریا لە ڕێ ئەدمینەکانی ترەوە بۆ قسەکردن من ئەگەر خوای گەورە لێمان قبوڵکە خۆم ساخ کردوتە بۆ دینەکەی خۆم و ماڵ و مناڵیشم خوای گەورە پاداشتی خێریان بداتەوە هەموویان متەفەڕیجیان کردوون بۆ ئیشەکە و هاوکاریشمە بنەوە خوای گەورە ئێمەش ئێوە سەلامەت و سەرکەوتووکە هەتا ئومەتەکەمان ئەبێ بە خاوەنی پەیامێک واتە ئومەتێکی زیندوو بینا ئەەکەینەوە بە حەول و قووەتی خوا لەسەر ئەم پەیامە ئەڕۆین باکیشمان پێی نەکە لە کابرای ئەلمانیش ناترسی ئەلمانی ئەگەر چەکدار نەبێ بمانکوژێ ئێمە نایکوژی لێی بێخەم بێ لەسەرەوەی کە لەسەر فکر نایکوژین چونکە سنووری من کۆتایی دێکە سنووری تۆ دەست پێک تۆ یەزیدیت مەسیحی جوولەکەی بێدینت کۆمەنیستێکی هەرچی شتێککایی من دژایەتی فکری تۆکەم ململانەی فکریەکە ئەەکەم کە چەکت هەڵگرتووە ئەبێەوە بزانی نرخی چەکدان و نرخی خوێنەکە ئەبێ بدەیت کە تۆ خوێن ڕێژیەکی دزیت کردووە جەرائیمت کردووە خراپەکاریت کردو ئەبێ ڕۆژە لە ڕۆژان بتێنینەوە پێشەوە بۆی ئەو محاسبە لەسەر بکەینەوە ئێمە بەرگری لە میلەتی خۆشوانەکەین و پێشەواشین و پێشڕەنگیشی و پێشڕەویشیە بین بە حەول و قووەتی خوای گەورە خوای گەورە یارمەتی دەری ئێمەش و ئێوەش بێ کاری من ڕۆشن فکرکردنی ئێوەیە بەرچاو ڕۆشنکردنتانە حەزمە کرد من لە کوردستانە بوومایە پیاوی دەوڵەتیش نیم من بەڵام من پیاوی ئومەتەکەم لەگەڵ ئومەتەکەم حەزمە کرد مرکزێکی استراتیجیم هەبووایە حەزمە کرد لە مامۆستایەک بوومایە لە جامعەیەک دەرسم بووتایەتەوە حەزمە کرد مرکزێکی ڕۆشنفکری خۆمم هەبووە کە خەڵک سیمینارم بەردەوام لەگەڵیان بجێڕایە والحاصل بەڵامی تر قەدەری خوای پەروەردگار ئێستا تا ئێستا ئاوا هاتووە زۆر پێشی ڕازیم و الحەمدلله کە کاریگەریشم نەفەوتاوە
من 26 ساڵە ئەوە بۆ 32 ساڵە 33 ساڵ 34 ساڵە لە دەرەوەم لەم 34 ساڵەی لە دەرەوە 1 ساڵ بەردەوام لە کوردستان نەماومەتەوە لەبەرە بە حکمەوەی کە سیەکانم لە دەرێ بوو یعنی من ئەبوایە بێمەوە دەرەوە بۆی پارەیە پێیاکەم نەکەومە ژێر تەسیری پارەی پارتی وێچێتی و ئێران و توران ئەو کاتە ئیستقلالیەتی قەراری خۆمە دۆڕان بۆیە ئێستاش دەنگم دلێرە بۆیە ئێستاش دەنگم لە دەنگی ئەوان بەرزترە چاوشۆڕ نیم بەرامبەر بە هیچ دەوڵەت و حیزب و کەسایەتیە کە بڵێ من پارەم داویتێ بۆی وا بکەیت خەڵکە پارەی داومەتێ وتوەتی ئەمە پارەی هەتیوە گەیشتۆ بە هەتیو ئەمە بۆ چاپی کتێبە گەیاندومە بە چاپی کتێب ئەمە بۆ کەناڵی شاهیدانە گەیشتۆ بە کەناڵی شاهیدان خیانەتیشتان لێ ناکەم ئەگەر بیرە نەوتەکانیش هەمووی بکەوێتە بەردەستی ئێمە ناژڵێن بەتەنیا من بە حەولە قووەتی خوا ئەو نخبە مسەقەفە پەروەردە ئەبێ ئەو ڕێبەرێتیە ئەو بزاوتە شیاوە ئەکەین بۆ گەڕانکاری لەو واقعەیە کە کردویانە بە دارالکوفر و هەر ئەیکەینەوە بە دارالئیسلام ئیسلامێکیش کە هەمووتان لێ حەساوە بن نان و ئەمانیش بۆ هەمان با بەردەوام بێ شۆڕشی نان و ئەمان هەرچەنە زەختتان زۆر لەسرە بەڵێ ئەزانم خۆپیشاندانەکانیش ئەزانم دەستەکانیش کردتیایە بوون بەڵێ هەمووی ئەزانین بەڵام بە تەکید ئەوەش بزانن ئەو زەریبەی کە خەڵکەیدا لە پێناوی ئازادیەکی بەقووەترە پێویستی بەوە ئەکا جوامێری بۆ ئەو سەربەرزی بۆ ئەوانەی کوژراون لە پێناوی نان و ئەمانی خۆیانە ئازایەتی بۆ ئەو کەسانێ جوامێری بۆ ئەو کەسانی بەشدار بوونتیایە شەرافەتمەندانەترن ئەوانەی کە ئێستا لە زیندانان بە تایبەتی 270 کەسەکەی تەقتەق کە 270 کەسی لێ گیراوە هیچ ئەعلامێکیش باسی ناکە سەربەرز بن هەموو شوێنەکان چەمچەماڵی بەهێز و بەتوانە کە دەستپێک بوو پشدەر و هەموو لە داری قەمتەرانەوە هەتا ئەگاتە دارەشمانە هەموو ئەو جوامێرانی کە بەشدار بوونتیایە هەموو ئەوانی تر شوێنەکانی تر و لە هەڵەبجەوە بوو هەموو جێگاکانی تری زۆنی سەوز ئەگەر زۆنی سەوزمان گۆڕی زۆنی زەردیش خۆیان ڕوخێ چونکە خۆی ئەو کاتە ئەگەر ئێمە بەدیلێکمان دروست کرد لە زۆنی سەوزە خەڵکە زانێ عەقڵی پێشکەڵێ باشە بۆ لەوێ ئەمان هەیە وەکو ئێستا خەڵگەڵێ ئەی بۆ نەوزاد هادی توانیوێتی هەولێر وا جوانکە ئەی بۆ حاکم قادر نەیتوانی سلێمانی وا جوانکە یخۆ خەڵک هەردوو چێ بینێ خەڵکیش دیسانەڵێ ئەی بۆ ئەو نان و ئەمانە لە زاخۆ هەیە کەچی لە پێنجوێن نییە هەر لەبێ بڵێن وڵا پارتی دزیوێتی و داوێتی بۆوان یەکێتیش هەر دزیوێتی داوی باتوای خۆی ئێمە نامانەوێ وابێ ئێمەمانەوێت بە دیلێکی جوان دروستکەین جوان بە ئەخلاق جوان بە ئیمان جوان بە دینداری جوان بە قیامەت خوازی پاشە نموذەجی پیاوی چاک و ژنی چاک بخینە ڕوو هەتاکو خەڵکەکە متمانەی لەسەرمان بێ ئەوەش سەرەتای ڕێگامانەوە بە حەول و قووەتی خوای بڕین خوای گەورەی یارمەتی دەری ئێمەش و ئێوەش بێ بەردەوام بێ شۆڕشی نان و ئەمان بۆ ڕێشەکێشکردنی ئەو دوو تاغوتەی 26 ساڵە و خەڵکە ئەچەوسێنەوە خوای گەورەی ئێمەش و ئێوەش سەلامەت سەرکەوتووکە قول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.